ئەوە لەکەیەکەوە ئێوە خەڵکتان کردووە کۆیلا، لەکەیەکەوە خەڵکتان کردووە بە بەندە و بە عەبد، لەکەیەکەوە واتان لێ هاتووە خەڵکی ئەچەوسێننەوە، زوڵم و ستەم لە خەڵکی ئەکەن، خەڵکی ئەکەن بە ژێردەستە و بە کۆیلا لە کاتێک کە بە ئازادی و بە حوڕی لە دایکی خۆیان بەوەلەد بوونا. لە كنز العمال و الولاية على البلدان هاتووە زانانە فەرمون متنەکەی صحە و لە ئیسنادەکەیدا ضعفێکی تایە. عن أنس رضي الله عنه أن رجلا من أهل مصر فقال يا أمير المؤمنين أفرمي أنس كري مالك كابرايك لمصر وراده دي بولاي خليفي إيمان داران دڵێ ئەی عومەری کوڕی خەتاب پەنام بۆ تۆ هێناوە لە زوڵم و ستەم پەنام بدەی. قال عث معاذە فەرمووی ئیمام عومەر پەنات بە کەسێکدا کە ئەتپارێزێ کە پەنایەگەیەکی باشە. فەرموو چیتەوێ؟ فەرمی قوربان عەمری کوڕی عاس بووە بە والی میسرەوە لەگەڵ کوڕەکەی ئەودا پێشبڕکێمان کردووە بە ئەسپ، ئەسپەکەی من پێش ئەسپەکەی ئەو کەوتۆتەوە ڕێک بە قامچی لە من دەدا، بە قامچیم لێ دەدەڵێت چۆن ئەسپەکەی تۆ پێش ئەسپەکەی من کەوتووە؟ ئەنا بنو الئەکرەمینە، من کوڕی بەڕێزەکانم، من بنەماڵم، چۆن بە پێش من ئەکەویەوە؟ ئەفەرمێ فكتب عمر إلى عمرو يأمره بالقدوم ويقدم بابنه معه. فەرمی ڕێک ئیمامی عومەر ڕاستەوخۆ کتێبێک و نامەیەکی نووسی بۆ میسر بۆ عەمری کوڕی عاس، فەرمی ڕێک فەوڕی ئەگەیە مەدینە و ڕۆڵەکەی خۆش و کوڕەکەی خۆش لەگەڵە خۆت ئەهێنێ. ئەفەرمێ کاتێکە هات ئیمامی عومەر قامچیەکی دادەست ئەم کابرایە قیبتیە میسریە، فەرمووی لێیدا لە کوڕەکەی عەمری کوڕی عاسدا، چۆن لێیداوی ئەوە لێی بدەوە؟ ئەفەرمێ ئەم کابرایە قیبتیەش لێیدا کەوتە لێیدانی لێی بدە. فجعل يضربه لي أدا بضلي خوي لي أدا شون لي دابو. جاء إمام عمر بم رولو بم كرو بم كان زي قلت أتو كري برزكاني أتو كري بن مالكاني أتو وجاغ زادكي فرمي باشي لي أدا. دواي إمام عمر روي كردا عمري كري عاص. ثم قال عمر إمام عمر بيفر مرزا رحمة خويل سربه فرمي مذ كم تعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. فەرمی عەمری کوڕی عاس ئەوە لەکەیەکەوە ئێوە خەڵکتان کردووە بە کۆیلا، لەکەیەکەوە خەڵکتان کردووە بە بەندە و بە عەبد، لەکەیەکەوە واتان لێ هاتووە خەڵکی ئەچەوسێننەوە، زوڵم و ستەم لە خەڵکی ئەکەن بە ژێردەستە و بە کۆیلا لە کاتێک کە بە ئازادی و بە حوڕی لە دایکی خۆیان بەوەلەد بوونا. ئەگەر باسی ئازادی و باسی عەدالەت بکرێ لەم ڕۆژگارەیە با هیچ کەسێ درۆیەکمان بۆ نەکە، دەبێ بڵێن ئیمامی عومەر مردووە. ئەگەر ڕۆژگاری ئیمامی عومەر بایە وەڵڵاهی ئەم هەموو زوڵم و ستەمە و ئەم هەموو قڕیە و ئەم هەموو نەبوونیە و نەداریە و هاوڵاتی پلەی یەک و پلەی دوو پلەی سێ وەڵڵاهی لەسەر زەوی و لە ساحەکە و لە مەیدانەکەیە بوونی نەئەبوو. اینجا ئیمامی عومەر ڕووی لەم کوڕەیە کرد، فەرمی ئەگەر پێت خۆشە لە عەمری کوڕی عاسیشدا، چونکە بەهۆی پیاوەتی باوکی و پشتی باوکیەوە لە تۆی داوە. ئەگەر باوکی ڕێگری لێ کردبایە باشتر بێتی دابای ئەسا و هەی ناکرد. ئێستا سەیرەکەی مافی چی و حەقی چی؟ کوڕی دەوڵەمەندەکان و بەرپرسەکان و باڵاکان سەیرەکەی لەو پەڕی پڕیدان، ڕۆڵەی فەقیر و هەژار و نەدارەکانیش لە قڕی ئاژین، لە نەبوونی ئاژین. کورەکاکە هەمووی تووشی نەخۆشی دەرونی بوو لە بێکاری و لە بێکەسابەتی و لە نەبوونی و لە ئەوەی کە کورە هەر زەواژی بۆ ڕێک ناکەوێت، لایەنی کەم زەواجەکەی بۆ ڕێک ناکەوێت. ئەو بەبێ ماندوو بوون سیارەیەکی مۆدیل بەرزی کەوتۆتە ژێردەستەوە بەهۆی ئازایەتی باوک و باپیرانیەوە. کوڕی فەقیرش پارەی پێڵاوێکی بەدەست ناکەوێت، پارەی پێڵاوێک مافی مرۆڤی چی و حاڵی چی، وەکو وایە ڕۆژانە چەند جار بکوژێن و چەند جار هەستمان بریندار ئەکرێ و چەند جار بەهۆی نەبوونیەوە ئەمە وەکو ئەو وایە جارێک بمرین و زیندوو بینەوە.